کە خاوەنێمە ئەبێ بزانین جۆرێتی شەڕەکەسیە جۆرێتی ئەم جەنگە بەدڵنیایەوە جەنگێکی مۆدێرنە هەموو سیما و خەسڵەتەکانی جەنگە کلاسیکەکانی لە خۆیدا ماڵیوە جەنگێکە بە معنای کەلیمە داخلی قۆناغێکی مەترسیدار بۆ کە پێڵەن جەنگی مۆدێرن هەڵبەت لە جەنگی مۆدێرنا دوو بەشمان هەیە جەنگێکەوە جەنگی ئەتۆمیە کە هەمووان تەمەناکەین نەگاتەوە لەم جەنگە مۆدێرنە سەر هیواداری نەگاتە ینی ئەوە هەر باسیە بەڵام جەنگی ئەتۆمی بەشێکە لە جەنگی مۆدێرن بەڵام هەموو ئەو جەنگانەی کە ئێستا لە ڕێی سیستەمێکی دیزاین کراو بە زیرەکی دەستکرد و بە تەکنۆلۆژیای مۆدێرنە جەنگێکی بۆ بە جەنگێکی هاوچەرخ لەبەر ئەوەی مەودای جەنگەکان و جوگرافیای جەنگەکان و بەکارهێنانی جەنگەکان و ئامانجی جەنگەکە بەڕاستی زۆر جیاوازە لە جەنگی کلاسیک لەم لە حەزای ئێمە یەکەم شو دەبێ نزایەوە بکەین خۆیان خاک و خەڵکی ئێمە بپارێزی کوردستان تێوە نەگلێ ئەوەی کە ئێستا بووە ڕاستە پرشکی ئاگرەکەمان بەرکەوتووە هیوادارین زیانی زیاتر بەر ئەم وڵاتی ئێمە نەگا سەبارەت بە ئەوەی لەخوا بە زیاب ینی بەو زیانانەوە لە چاو قەبارەی جەنگەکە و مەترسیەکانی ئێمە بە سەلامت دەی دەرچوین تەمە ناکەین هەتا کۆتایی هاتنی جەنگەکە کورد و کوردستان سەرتاسەری تەمەنایەتەکەشمانە کە ئاواتە خوازین بەڵام حیکمەتی سەرکردایەتی کورد و هەم سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی هەم کاک مەسعود ڕۆڵێکی گەورەی بینیوە بەڕاستی لەم جەنگەیە کە ئەوەن تا ئێستا ناوچەکەیان بە بێلایانی هێشتوتەوانێ ینی گەورەترین هەنگاو بە تایبەت ئەگەر سێری دیدارەکەی کاک بافڵکەی لە فۆکس تویست ینی ئومێدی ئەوەی لەسەر هەڵەچنی کە بتوانێت ئەم هەرێمە بکەێنێتە کەنارێکی ئارامی لەم جەنگە تێوە نەگلێ و پرچکەکەی بەر ئێمە نەکەوێت سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کە هەڕەشەکانی دابەزاندنی هەیە زووان ئاماژەکانی هەڵبەت هەڕەشەی بەجددی باز نەکراوە من وەکو خۆم پێم وانێ جەنگی زەمینی ڕووبداوە ئەمریکا لەو جەنگانەوە کە پێشتر ئەنجامی داوە بە تایبەت لە سووریا و عێراق و قەبارەی قوربانیەکان و مەترجەکان ڕەنگە ئامادەیتیانە بەجارش کە جەنگی زەمینی بۆ درێژمەودا بەهێزی سەربازی خۆی بەڕێوەبەرێ ئەمە قەناعەتی منە بەڵام جەنابەت دەزانی لە کاتی جەنگە هەردوو تەرەفی بەشەر هاتوو هەوڵەدەن قەبارەی خۆیان زیاد لە پێویست و قەبارەی هەڕەشەکانیش گەورەتر پیشاندن بۆ ڕوخاندنی ورەی بەرامبەر جەنگ هەر جەنگێکی بەڵێ خۆ جەنگ هەر جەنگێکی بەریەکەوتنی فیزیکی نیە جەنگی دەرونیە جەنگی ئابووریە ئەو جەنابەت باسیێکی لە هەواڵەکان ئێستا خوێندوانی ئەم جەنگە ڕەهەندە ئابووریەکی لە جەنگە لە ڕەهەندە سەربازیەکەی زیاترە لەبەرەوە PSC مەسەلەن بەشداری گروپی سەربازی وڵاتان لە ناوچە هەسیارەکانە ڕوودات بەڵام ئایا بەڕاستی مەسەلەن ئەوەی جەنابەت دەفەرمین بۆ هورمزیش بازەکرێت کە ئایا ئەتوانێت ئەمریکا سیناریۆی بەریتانیا لە ئەسکەندەریە دووبارەکاتەوە بۆ ماوەی 100 ساڵ دەست بەم گەڕەوە بگرێت خۆی بەڕێوەی بەرێ ئایا لەم سەردەمەیە ئەمە ئیمکانی هەیە بەڕای من ئەمە وەکو ئەگەر دەستێکی دەرەکی بێ بەشێک لە وڵاتێک کە بۆ ماوەیەکی درێژمەدا بەڕێوە بێ ڕەنگە ئیمکانی نەبێ لە نوێترین هەواڵە ترامپ بەڵێت لە 100% توانای سەربازی ئێرانمان لە ناو بردووە باشە کاکان یەکسەر پێکە ئەگەر لە 100% لە ناوی بردووە ئەو موشک و فڕۆکانە لە کوێ ڕۆنیان بۆچی 5000 ماریز بەڕێگاون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆچی داوای لە هەندێک لە وڵاتەکان کردووە کە کەشتیەکانی خۆیان بنێرن بۆ چاودێریکردن و پاراستنی گەروی هورمز بەڕاستی من هەموو شوێک ئەم پرسیارە لە میوانە بەڕێزەکان مەکەم ئەم شەو لە جەنابیشتی یەکەم ترامپ وتێتەوتە جەنگ تەنها ڕوبەڕوونەوەی فیزیکی نییە جەنگی دەرونیشە بەڵام بۆ ڕادەی تۆ بڵێ لە 100% توانای سەربازی ئێرانمان لە ناو بردووە من ئەمەیە بە شتێ دەست پێ بکەن لەگەڵ جەنابتە بۆ ئەم بابەتەیە ئەگەر لە بیرە بێت 2003 لەگەڵ کەوتنی سەدام حوسێن لە عێراق معەمەر قەزافی یەکسەر بەرنامە ئەتۆمیەکەی تەسلیمی ڕۆژئاوا کرد وابوو دوای چەندێک کوژرا هەرتیاسو معقولە ئێران لە 2003ەوە کە ئێستا کاتە 23 ساڵ تەمێ نەبوو بێت دەرسی لە معەمەر قەزافی وەرنەگرت بێت لە سەدام وەرنەگرت بێت وا بە ئاسانی هەموو ئەو شتانەی هەیەی بە ئاسانی ئاوە سەر مێزێک تەسلیمی ئەمریکای بکات وەڵا پرسیارەکەت زۆر گرنگە بەڵام ئێمە یعنی بێەوە بزانین کە دوو حاڵەتی دژبەیەکمان هەیە لەو بابەتەیە مثلەن خۆ بەشارە سەد خۆی نەدا بەدەستەوە یان سەدام حوسێن خۆی نەدا بەدەستەوە لە هەردوو بارەکە مەسیری هەردووکیان چونکە سیستەمی لێبوونەریەکەم بارگایەکی حەشدی شعبی لە باشووری خەزای خورماتوو بردومان کراوە ڕاستەوخۆ دیمەنەکانمان ئەگەر پیشان بن ئەو دیمەنانی ئەبینن کەمێک پێش ئێستا بارگای حەشدی شعبی لە باشووری خەزای خورماتوو بردومان کراوە طبعاً ئەمە لە سەرچاوی جیاوازەوە دیمەنەکان وەرگیراون کە
کاروان حەبی پاشکەمێکی تر لەگەڵمان نابێت بۆ ئەوەی وردەکاری زیاتری ئەم بردومانەمان بۆ باس کات کە چ زەرێکی گیانی مادی لێکەوتۆتەوە ئەم بارەگایەت تا چەندێک دوورە لە ناوچەی نیشتەجێبوونی هاوڵاتیان ئەگەرەمە بۆ لای تۆ مامۆستا باسی ئەوەمان کرد کە ترامپ ئەڵێت لە 100% ئێمە توانای سەربازی ئێرانمان لەناو بردووە وڵایمە بۆ بەڕێگاوە ئێمە شتێک بۆ بیسەران بینەران ڕوونکەینەوە کە ئێمە شرۆڤێکی سیاسیەکەین نە لایەنگرین نە پەیوەندی پێێنمان بێزانەکە هەروەکو کۆی دەستگا میدیایەکە و سەرکردایەتیەکێتی و ناوچەکەش و هەرێمی کوردستان ئینشەڵا بێلایەنە بین بەڵام ئەبێەوە بزانین کە ئەو جەنگە دەرونی هەڵەگیرسێ بەرامبەر دەوڵەتێک لە 100% وایە نەخێوانیە ئێمە لە چەند ڕۆژی سەرەتای جەنگەکەەوە بینیمان کەوتیان توانای موشکی و درۆنی لایەنی بەرامبەر ئێرانی دابەزیەوە و توانای بەرگرینەوە بەڵام ئەمە بەدڵنیاییەوە وانە ئەکرێ نسبەتێکە بێ ینی خۆتۆ لەگەڵ تەقاندنی یەکەم گول لەو یەکەم درۆن نسبەتی هەبوونی ژێرخانی چەک سازیت کەمەکە ژێرخانی جبەخانەکانی کەمەکە بەڵام دابەزینی بۆ ئاسی سفر ئەمە حاڵەتێکە کە ینی ئینسان بڕوای پێناگە بۆ لەبەرەوەی هەردوو لایەنی ئەگەر ئەمریکا لە معادلەکە بکەینە دەرەوە وەکو لە ناوچە هەرێمی دەوڵەتە یاریکەرە هەرێمیەکان سیرکن ئیسرائیل و ئەمری ئێران لانی کەم 45 بۆ 50 ساڵە خۆیان ئامادەکەن بۆ شەڕی ئەمڕۆ محاربەی یەکترەکەن دژیەتی یەکترەکەن هەردووکیان هەستیان بە مەترسیەکە کردووە و شەڕەکەش کە خاوەن مهمترینشت لەم شەڕەیە کە زۆر کەس ڕەنگە باسی نەکرد بیان درکی پێ نەکرد شەڕی ئەم دوو دەوڵەتە بریتە لە شەڕێک لە دەروی قوارەی خۆیان هەر یەک لە دەوڵەتی ئیسرائیلی و ئێرانی پیان وایە ئەو چوارچێوە جوگرافیایی بەپێی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی و لە ڕابردووە وەکو قوارەی سیاسی بۆیان دیاریکراوە پیان وایە جێ ئەوانی تیانە بێتەوە هەڵی باسی جیەکەی ترامپ ئەڵێ هەوڵاتانی هاوپەیمانی ئەبێت کەشتیەکانیان بنێرن بۆ ناوچەکە ئەبێ ئەمریان پێکە بەڵێ کەواتە شەڕەکە پێویستی بە هەماهەنگی لایەنی ترە بۆی سەرکەوتنی خۆی مسۆگەر بکە کە شەڕ لەگەڵ چیە شەڕ لەگەڵ لایەنی بەرامبەرە ئەم دوو دەوڵەتە ئێستا کە ئەمریکا بۆ بە تەرەفی سێم و لەسەر معادلەکە هاوکێشەی ئیسرائیلی هەژمارەکرێ بەدڵنیاییەوە ڕاستە لێ علامە شتێکەڵەن بەڵام هەردوو لایەن پێشبینی درێژخایانی شەڕەکانە کرد پێشبینیەوەشیانە کرد کە جوگرافیای شەڕەکە زیانەکانی شەڕەکەبینیەوە هەبوو بەدڵنیاییەوە بەڵێ ئەمزانی کام شەڕە بەسان ڕۆژێک کۆتایینە ڕەنگە پیانوە بێ کاک عوسمان وەکو نووسەرێک و چاودێرێکی سیاسی ئەمە پرسیارێکە لێ بکەم دەربارەی ئەم جەنگە کە بەڕاستی سەرنجی منی ڕاکێشاوە بۆچی جەنگی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل یان باورتر باسیکەین هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە یەکەم ڕۆژە بە کوشتنی خامنەی دەستی پێ کرد ئێمە جەنگمان زۆر بینیوە لە ناوچەکە هیچ جەنگێک بە کوشتنی سومبولەکە دەستی پێ نەکردووە کەسی یەکەمی وڵاتەکان چیە بڕیاردەری کوشتنی خامنەیی بوو وڵا کاخەوان ئێمە بە وەکو نەسی بابەتەکەی جەنابەت کە پرسیارەکەیەوە ڕەنگە بابەتێکی هەواڵگەری ورد بێ کە زۆربەی دەستگا هەواڵگریەکانیش درکیان بەوە نەکرد بێ ئەوە بابەتێکی زۆر ورد و حساس ئەو زانیێرە ڕەنگە دوای 25 ساڵیکە دەرکرد بەڵام وەکوی عەرزم کردی لە سەرەتاوە مەبەستم ئەم لەحزەیە بوو کە جەنگەکە جەنگێکی مۆدێرنە ئەم جەنگە پێویستی بەوە نییە هەر لایەنێک 10,000 سەرباز لە مەیدانێک کوب بکاتەوە بیان کا بەگژێکە و کام لایەنە کوژێ و لانی کەم فەرماندەیەکی سەربازی بوو جەنگی مۆدێرن بریتە لە لێدان لە دڵی نارەکەت لە قورسایی خستنە سەر پرسیارێکی لە هەموو جەنگەکانی جیهانە بینیمانە یەکەم ڕۆژ یەکەم کەسی ئەو وڵاتە نەکوژراوە ئەو جەنگی کلاسیک بوو بەڵام ئەمە جەنگی مۆدێرنە لەمە لە ئەم ئەزمونانە بینی ئەگەر خوا نەخواستە شەڕ بەردەوام بێ ئەم ئەزمونانە بینی کە شەوەی خەڵەسی لە کۆشکی کۆماریە استراتیژەکە گۆڕاوە استراتیژەکە بڵێ پێویستی بە مەیدانێکی شەڕ نییە ئێستا گۆڕەپانی ئەم شەڕە لەکوێیەکە یعنی ئەگەر بەڵام ئێمە جەنگێکی پێشەوەمان بینی رووسیا و ئۆکراینام بینی بەڵێ کەسیان هەوڵی یەکتریان نەیە یەکتری بکوژن دوای ماوەیەک دوای ساڵێک هەوڵی زۆر گرنگە کاخەوان بەڵام هەد ئامانجی رووسیا لە ئۆکرانیا داگیرکردنی ڕوبەرێکی خاکە بەڵام ئامانجی ئەمریکا بۆ ئێران ئامانجەکە جیاوازە گۆڕینی سیستەمەکە و دەموچاوەکە و ئەو فەزایە ئەو هەژمونە شیعیەکە لە ناوچەکەی بەردەوام 37 ساڵە دژایەتی ئیسرائیلەکە ئەمان مەبەستیانە ئیسرائیل مەبەستێتی کرانەوەیەک بۆ خۆی دروستکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جارێک کە دەنگێک نەبیستێ مەرگ بەر ئیسرائیل بڕوخی ئیسرائیل وەک لە سووریا ئەمەی بۆ چۆتە سەر هەدەف ئێمە گرنتیوە ناکەین کە خۆتۆ لەبیرە نەچێت ئێران دەوڵەتێکی عقایدیە بەڵێ یعنی ئەم جەنگە ئێستا ئەگەر کۆتاییشی بێت 40 ساڵی تر نەوەی نەوەکان ئەبێت ینی بە جۆرێک لە جۆرەکان تۆڵەی باو باپیرانیان بکەنەوانێ گرنتیەک نییە کە خەونکەوە بێ ئەی بە شارە 100 ڕۆژ و سیستەمەکە گۆڕا کوا ئەو دەنگانی کە دژایەتی ئیسرائیلەکان لایەکی وڵاتەکان تەسلیم کرد بە گۆڕانی سیستەمەکە
بە بەردەوامی لەسەر نەریتی کرانەوە بەڕووی ئەوروپایە کرانەوە بەڕووی وەڵامی نمونەمان هەیە حیزب الله لە لوبنان بەڵێ تا تۆڵاکەنەوە بەردەوامیشن کاکەون حزبی سیاسی توانێت کۆمەڵی بڕیاردا کە بۆ دەوڵەت ئەم بڕیارانە قورسە حزبێکی سیاسی کە سەرچاوەیەکی دارایی لە بلاولاوە پێیا کا دیبلۆماسیەتی پێگێک ئەکرێمانە بکە بەڵام ئایا دەوڵەتێکی گەورەی زەبەلاحی وەکو ئێران وەکو عێراق وەکو سووریا کە بەدامەزراوەی بوو دەوڵەتەکە سەرپێکەوە خۆی کەوت ئایا توانێت بەو نەریتەی پاشمن بۆیە ئەم پرسیارم لێ کردی خامنەی کوڕەکەی کە مشتەبایە ئێستا لە 16 ساڵیەوە لە سوپای پازدارانە بوو 16 ساڵی هێشتا ئەو تەمەنەشی لە ڕووی یاساوە ڕێگە پێدراو نییە کە بچێتە سوپا و بەشداری بکات ئەوە تا ئێستا تۆڵی باوکێکاتەوە لەم جەنگە عقائیدیە کە ئێران جارێکمە لە ڕۆژانی شەڕین لە ڕۆژانی شەڕ ئەو هەڵچوونە دەرونی و عاتفەی کە بەسەر کەسەکانە زاڵە بەدڵنیاییەوە کاریگەریە بێ بەڵام لەگەڵ هێوەربوونەوە لەگەڵ تێگەیشتنمان زانینمان بۆ قەبارەی زیانەکان ئەو زیانانەی بەر ئەو وڵاتە کەوتووە ئەو زیانانەی موقیفەکان بەدڵنیاییەوە ئێمە هەر لە باری کەسی خۆشمانەوەیە کاتێک کە کەسێک نەخۆشەکەوێ ڕەنگە سەرەتا زۆر پێوەی دیار نەبێت لە کاتێکا و نەخۆشیشێ بەڵام کە پزیشکەکە بۆی تەشخیص کرد لەکوێ خەلەلەکان دروست بووە ئۆتۆماتیک معنویاتی ڕوخێ موقیفی گۆڕێ بۆ هەیە ئامادە بێ بچێت مانگی لە خستخانە بێ لەبەرەوە بە دەرکەوتنی زیانەکان و چەند ڕۆژە بچینە پێشەوە وردە بەرچاوی هەردوو لا ڕوونە بێتەوە کە ئەم شەڕە ڕەنگە درێژەدانی زۆر زەحمەت بێ و کارە ساتبار بێ بەڕاستی بۆ وڵاتەکەش و بۆ ناوچەکەش کە ترەمپ داوا لە هاوپەیمانەکانی خۆی کات ئەبێت کەشتیەکان بێنن بۆی گەروی هورمز بپارێزن ئەمە بۆ مانایەت کە ئەوانیش تێوەگلێن ئەوان تێوەگلاون یعنی زۆربەی دەوڵەتان ئێستا ئیتالیا خۆ لە شەڕەکانیە بەڵام بە ناڕاست خۆ تێوەگلاوە لە بەڵام لەبیرێ نەچێت سەرۆکوەزیرانی ئیتالیا شەوەکەی پێششەوێک تەوان پێرێ بووە بزانم بەڵێ دانوستانی کردووە وتی لەگەڵ ئەوەیان نەبوو کە جەنگ بێ بەڵام تی ئێران مافی ئەوەی نییە کە چەکی ئەتۆمی هەبێت و بێتە هەڕەشە بۆ بەیانە هێزەکانیان بردومان کران لە سەرەتایان شەڕای خۆ فەڕەنسا لە شەڕەکەیانە بوو بەڵام تێوەگلا وردەکەکەون بەهۆی گەورەی شەڕەکەەوە بەهۆی ڕەهندەکانی شەڕەکەەوە ڕەهندە ئابوووریەکان لانی کەمە دوڵەتانی کە پیشە سازین سین لە معادلەی شەڕەکەیان نییە هەر لە دەرەوەی باز نەکەشە بەڵام ئەمڕۆ لێکەوتەکانی شەڕەکە لەسەر ئەویش کاریگەری هەبوو بۆی ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان بەشداری بکە طبعاً بەس بۆ زانیاری ڕاستکردنەوەی بینەران و بیسەرانی کورسات نیوز فەوجی یەکی سەر بە لیوای 52 حەشدی شعبی لە دەوروبەری دێی براوجلی لە باشووری ڕۆژئاوای دۆزخۆرماتوو بوو ئەوەی کە باسمان کرد ئەو دیمەنانەی نەزەمەوە ئەو دیمەنانەیە کە بردومان کرابوو ئەو دیمەنانەیە فەوجی یەکی سەر بە لیوای 52 حەشدی شعبی لە دەوروبەری دێی براوجلی لە باشووری ڕۆژئاوای خورماتووە کراوەتە ئامانج ئەگەر پاش کەمێکی تر پەیامێرمان لەوێ بێت و دەکاری زیاترمانەیاتێت ئێران ئەڵێت ئەگەر ئێمە توانانەوتیەکانمان بردومان پێ نابێت کەس نەوتی هەبێت پرسیارێکم لا دروست بۆ بۆچی کە ئێران بردومانەکرێ ڕاستەخۆ ئەو دوبەی بردومانەکات ئیمارات بردومانەکات هەڵبەت بۆ کارەباش وای وت تێگەر کارەباکە من بکوژێنەوە کارەبای جیهانە بکوژێنەوە چکە شەڕە بەڵام بۆچی یعنی ئەو شوێنانە بردومانەکە تەمەن ئەو شوێنانە هەمووی شوێنی بازرگانین بەڵام لە هەمووی گرنگتر ئەمریکا ئێران تا ئێستا گرنگ هیچ ئاماژەیەکی نییە کە بتوانێت دەستی بگەێنێ بە ئەمریکا لێدانەکانی ڕاستخۆ بۆ ئەمریکا بێ کە ناتوانێت دەستی بگا بە بەڵام شتی ئەتوانێت لە ڕێی کەشتیەوە بگاتە بەرامبەری و بەڵام تاسە نەبووە ئەتوانێت ئەو هەوڵی نەداوە بەڵام ئاەتوانێت ینی توانای سەربازی ئەمریکا ڕێگادا و کەشتیانە ئەوە نزیک ببنەوە دەستی پێ بگا ئێمە نازانین بەڵام پێگەکان زمانە گرنتیە کە دەستی پیانەگا لە وڵاتانی ناوچەکە و ئەو وڵاتانش بۆ تۆمەتبارەکە کامانە مادام پێگەیان داوە بە شێوڕێیەکیان بۆ هێزەکانی ئەمریکا کردوەوە هێزی سەربازی هێزی دیبلۆماسی هێزی بازرگانی ناوەندی تەکنۆلۆژی یعنی کۆمەڵێ پێگەی دیاری کردووە کە لیامدا مادام گرنتیمانەوەی ئەم هێزانیان کردو لێوێ و لە وڵاتەکانی خۆیان و لێرەوەش هێرش کرا ئەمریکا هێرشەکات سەر ئەو وڵاتانە ئەم لیانەدا یەکێک لەوانی کە زۆر هەڕەشەی لەسەر ینی مەسەن سعودیە دایمە هەڕەشە لە ژێرخانی وزەی سعودیەکان چون ئەزانێت بەلێدان لە وزەی ئەو وڵاتانی کە زەبەلاحن لە بواری خاوەندارێتی لە وزەیە جیهان تووشی قەیرانێکەکە منەوە ئەمڕۆ لە وتارێکان نووسیمە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوە قەیرانێک دروست بێ لە جیهان پێ بڵێن قەیرانی هورمز ئەزانی قەیرانی هورمز بۆ قەیرانی هورمز چکە کاریگەریەکی جیهانی هەیە یعنی تاکێک لە ئەوروپا کە دانیشتۆ بەبێەوەی ئاگای لەم شەڕە هەبێ ئۆتۆماتیکی ڕۆژانە دۆلارێک زیاد بە لیترێ بنزینەدا تاکێک کە لە
ئەمریکا دانیشتۆ مەجبور ناچارە وزە بە گرانتر بکڕێت. باسی تاکی ئەوروپا و ئەمریکاکەی کاگۆسمان ئەوترێت حەزەکەم تۆ ڕای خۆ لەسەر ئەم بابەتە بڵیت، یعنی مەکینەی ئیعلامی مەکینەی ڕاگەیاندنی ڕۆژئاوا ئەوروپا و ئەمریکا بە شێوازێک ئیش لەسەر تاکی ئەمریکی و ئەوروپیەکەن، نایەنەوێ بڵێن ترامپ بە چاوی نەوت سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکات. ئەمە ڕایەکە تەمان حەزەکەم تۆ ڕای خۆ لەسەری بڕیت. ئەڵێن مەکینەی ئیعلامی ئەوروپا و ئەمریکا ئەیانەوێت بڵێن ترامپ چاوی لەسەر نەوتەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. ئەوروپا چاویان لەسەر نەوتەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. ئەیانەوێت ئێران پێشتر عێراقوا بەکاربهێنن کە مانەوەی سەدام لە ڕابردووە، مانەوەی ئێران لە ئێستایە هەڕەشەیە بۆ هەر تاکێکی ئەوروپا و ئەمریکا. ئەگی ناخۆی لە ڕاستیە، ئەمە ڕایە تەوان ڕای من نییە، ئەگینا لە ڕاستیە ترامپ بە چاوی نەوت سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات، بە چاوی ئایدۆلۆژیا سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکە. ئەم ڕایە ڕاستە؟ وەڵام مەسەلەی وزە شتێک نییە، نی هیچ دەوڵەتی لەو دەوڵەتی پیشەسازیانەی جیهان توانن فەرامۆشیکردن. وەکو مەترسیش دیارە لە چاوی ئەوانەوە ئەکام دەوڵەتە چەند بڕیارێکی لە دژ دەرچووەکو پێشتر لەسەر سەدام بە ناوی تیرۆر و بە ناوی دەستخستنە ناو کاروباری جیهانی و بە ناوی دروستکردنی هێزی پرۆکسی لە دژی بەرژەوەندیەکانی ئەوان شەڕەکە دەستی پێکردو ماکینە ئەعلامیەکان وەگەر خستووە، بەڵام هەموو جەنگێک کاکەخەوان بەدەر لە حقیقەتی جەنگەکە ئەبێ مەکیاجی بۆ بکرێ، ئەبێ پاسا و شەرعیەتێکی جوانکاری بۆ بکرێت، چونکە لەوانەیە لەم شەڕەوەکو بینیمان ئێستا دوێنێوتیان لە بەربوونەوەی فڕۆکەکە 6 سەربازی ئەمریکی کوژراوە. ئەی بۆ ڕەوایەتیدان بم خوێنە کە ئەم جەنازانە ڕاتەوە بۆ شەقامی ئەمریکی بۆی شەقام نەوروژێ، ڕەنگە ترامپ و حزبەکەی بیانوێ جارێککە خولێککەش پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوەبرن، ئەگەر شەرعیەتێک و ڕەوایەتێک نەدەن بەو جنگانە ئیشەکانیان مەیسەر نابێ. ئەینا ئەگەر جەنگ مکیاجی بۆ نەکرێت دیاردەیەکی زۆر قێزەونە، دیاردەیەکە کە هیچ سیاسیەک و هیچ سیستەمێکی سیاسی ناتوان لە دنیا هەڵگیرسێن و دەستی بۆ ببە. باش پێوانییە کە ئێران استراتیژی خۆی گۆڕیەوە لە 2023ەوە استراتیژی و قوڵایی بەکارەهێنێت، یعنی ئەوە تا ئێران لە لوبنان هەیە، ئێران لە عێراق هەیە، ئێران لە سووریا هەبوو، ئێران لە یەمەن هەیە، کە پێ بڵێ شادەماری ئێران درێژ بووەوە بۆ ئەم ناوچانە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵی 1970 یەکێک لە پرەنسیپەکانی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران ئەو شۆڕشێک لە ساڵی 1970 هەڵگیرساوە بریتی بووە لەوەی کە هەناردەکردنی شۆڕش بە دەرەوە بە هاناوەچوونی ئەو گەلانەی کە غەدریان لێکرێت لە چاوی شۆڕشەکە و لە چاوی ئەو سیستەمە سیاسیەوە. ئەمەی ئەمڕۆ دوێنێ و پێرێنیە، بەڵام مدەتەکەی 46 بەڵام فراوان بوون و زەقبوونەوەکەی لە چەند ساڵی کۆتاییەکانی سەدەی ڕابردووە سەری هەڵداکرد بە تایبەت کە چەند هێزێکی چەکدار حزبی گەورەی خاوەن جبەخانەی گەورە وەکو حیزبوڵڵا وەکو حوسیەکان وەکو حەماس ومانە دەستیان کرد بە وەرگرتنی کۆمەک لە ئێران، کاریگەریان لەسەر پێگەی نێودەوڵەتی هەبوو، کاریگەریان لەسەر ئاسایشی نێودەوڵەتی بوو، کاریگەریان هەڕەشیان دروست کرد لەسەر قەوارەی ئیسرائیلی. لەو کاتەوە ئەو وڵاتانی کە جۆرێک لە پەیوەندی و هاوسۆزیان بۆ قەوارەی ئیسرائیلی هەبوو دەستیان کرد بە شەڕ، دەستیان کرد بە دروستکردنی بانگەشەی هەڵگیرسانی بانگەشەیەکی ئەعلامی دژی ئەم ئێران کامە لە پشتی ئەم ئاژاوەچی و تێکدانی ئاسایشی وڵاتانەوە و شەڕەکەش خۆمان نەزانیت دەمێکە دەستی پێکردووە. شەڕەکە دەمێکە دەست پێکردو، بەڵام ئێستا زەنگی ئاگادارکردنەوە لە جەلیلی سەرو کە نزیکە لەگەڵ سنووری لوبنانە لێ دەدرێت چاوەڕێەوەکەن کە بە موشکی بالیستی هێرش بکێتە سەر جەلیلی سەرو بەسمان لە ئیسرائیلی کە نزیکە لە لوبنانەوانێ. بۆیە باسی ئەو قوڵای استراتیژی هاکەن. وڵا سەرەتا وەکو کە جەناب باسەکەی بانگەشەوە کرا کە ئیسرائیل بانگەشەوەی کرد کە توانای سەربازەکانی حیزبوڵای کۆتایی پێهێناوە و بوونیان نەماوە لە جەنگی 12 ڕۆژەکە کۆتایی پێێنەوە، بەڵام ئێستا لەم یەک دوو ڕۆژای بیسین کاڵێت چەند هزار موشکی هەیە توانێت قوڵایی ئیسرائیل بپێکێ. کەواتە ئەو قوڵای استراتیژی ئێران کە باس قوڵای استراتیژی ئێران بەڵێ لە دوایین لێدوانە لە وابزانم ئەوەی جێگرەوەکەی خامنەی مستەفا بوو وتی سوپاسی بەرەی مقاومە لە عێراق و لە لوبنانەکەم کە دەستیان کردو بە هێرش و بەرگریەکی پیرۆز لە سیستەمی سیاسی ئێرانەکەن، کەواتە شتێک ماوە. ئێمە تێوەگلاوین وەکو هەرێمی کوردستان نەخێر وەکو عێراق ببوورە کە ئەڵێ من بەسم کورد نییە، من وێنە گەورەکە باسەکەم وەکو عێراق پڕشکی ئاگرەکە دەستی پێ کردووە سەرەتای شەڕەکەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا لە هەواڵەکە بەڵێ دەستی پێ کردووە، بەڵام وەکو حکوومەت تا ئێستا نەخێر نەچۆتە ناو شەڕەکەەوە. ئەوەی کە شەڕەکات و بڕیارە حکوومەت نییەقت ئەوە کێشەکەمانە.
لە دەروی حکوومەتێکەیە لە دەروی سوپایەکەیە لە دەروی سەرکردایەتی سیاسی عێراق وەکو لوبنان سوپایەکە هەیە سەرکردایەتێکی سیاسیە کە بڕیاری شەڕی بەدەستە کاتوانێت وڵاتەکە تێوە بگلێنێ کاتوانێت لە ناو وڵاتەکەیە بەشێک لە قوارەیەکی باوەڕپێکراوی قانونی بردومان بکە بە ناوی ئەوە کە تۆ دژی عێراقی کە دژی بەرژەوەندەکانی دژی عەقیدەیەوانی ئەم دۆخە بۆ لوبنان و بۆ یەمەنیش بەداخەوە ڕاستە لە دەروی دەوڵەت هێزێکەیە کاتوانێت وڵاتەکە پەلچێشی شەڕ بکە کە ڕەنگەوە بۆ عێراقیش نزیک بێەوە ئەو بردومانانەی چەند ڕۆژێک کە دەستی پێ کردووە لە ناوچەکانی مووسڵ و کەرکووک بەشێکە لەو هەڕەشەیە ئایا حکوومەتی عێراقی توانایەوەی هەیە کە ڕایان بگرێ پەشیمانیان بکاتەوە لەو بڕیاری کە داویانە سنوورێک بۆ چالاکیەکانیان دابنێ ینی زۆر بەلاوازیە بینێ لە چەند خەریکەم شەڕابێ بە شەڕێکی موسڵمان و مەسیحی ئاگاداری ئەمەیت ئێران داوای لە موسڵمانەکان کردووە کە نزیکن لە ئەو شوێنانەی بڵین لە هینەکان لە میناکان بەندەرەکان کە فەورەن هەر ئێستا چۆڵی بکەن یان زۆر دوورکەونەوانێ ئەوەی کە سەرنجیمنی ڕاکێشاوە موسڵمانەکانە ئەمە ینی بەرەو ئەوە ڕات کە ئەمە مەسیحیە و ئەمە موسڵمانە و ئەمە جوولەکەیە و ئەبێ بە جەنگێکی ئاینی بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک حکمەتی ئەوە لە چیا موسڵمانەکان ئێوە دوورکەونەوە بانگەشەی بۆ کرێ وەکو جەنگ وەکو میکیاسکردنێک وەکو ڕاکێشانی سۆزی عالەمی ئیسلامی بەڵام ئێستا ئێمە ئایا شوێنانی کە ئێران بردومانێنەکە ئایا ناوچەیەکی مەسیحی نشینن سعودیە کوێتە قەتەرە مەسەلەن ناوچێکی ئەگەر من وەکو مسلمانێک دوعا بکەم لەم خۆی وڵاتی مسلمانان بپارێزی ئەبێ نەزا بۆ کامیان بکەم بەڕاستی ئەزانە بەڵام تۆش وەکو چاودێرێکی سیاسی ئەمە سەرنجە ڕاکێشێت بەدڵنیایی تکایە موسڵمانەکان لە بەندەرەکان دوورکەونەوانێ باش خۆ بەس موسڵمانی تیانە ئیمارات ئەو مەبەستێتی کە گوایە ئەوێ بیانیانە بکوژێ ئەو بیانیانە بەرکەون کە لەوێەوە یان تۆمەتی جەجاسەمە چێتە جۆرێک لە جۆرەکان چێتە چوارچێوەی جەنگی ئاینی شەوانێ بانگەشەی بۆ کرێ بانگەشە بۆ جەنگێکی ئاینیەکرێ بەڵام لە حقیقەتا جەنگەکە جەنگێکی صرف ئاسایشی ئابووری تەکنۆلۆژیە لە سەرەتای بانگەشەی ئەو سوپاسی کە ئێرانی کات سوپاسی هاوپەیمانەکانی کات لە عێراق و لە لوبنان تا چەند لەسەر عێراقەکەوێت لەلایەکە تۆ پێشوازی ینی میوانداری بنکەکانی ئەمریکاکەیت هێزی هاوپەیمانان لەلایەکیشەوە خەڵکانیەکە هەن بەڕاست و بەچەپ دەستەوە شێرن ئەیانوێ بەژۆردەکانی ئەمریکا لەسەر خاکی تۆ بکەنە ئامانج بۆ دومانی بکەن ئەمە چەند لەسەر عێراقەکەوێت ئەو خوێنەی کە ڕژێ خوێنی عێراقیەکانە ئەمە زیانێکە ئەو کەرەستە و بینا و لایەنە ئابووری کە زیانی بەرەکەوێت عێراقیەکانە دوو لە ڕووی معنەویەوە زۆر لەسەرم دەوڵەتاکەوێت کە تا ئێستا کۆمەڵێک گروپی چەکدار لە وڵاتەکەی هەن کە ناتوانێت جڵەوێ بکە کەواتە میلیشیای چەکدار لە وڵاتەیە کە زاڵە بەسەر سوپایە لە 2023 ئەم دەوڵەتە لە خۆبنیادنانەوەیە تا ئێستا بە مانای وشە نەیتوانیوە لە دەرەوەی چەک لە دەرەوەی سوپا نەهێڵێ لەباری ئاسایشیەوە تۆ ناتوانیەوە دەوڵەتێک دروستکەی ئاسایشی نێردە دیبلۆماسیەکان و کۆنسوڵخانەکان بپارێزی لەمە زیاتر چی لەسەر پێ وڵاتە ئەمە لە ڕووی دیبلۆماسیەوەیە بەڵام ئێمە ئێستا لە جەنگین مەبەستم ئەوەیە لە ڕووی جەنگیشەوە کاکەوان یعنی هەموو ڕۆژێک کە مووسڵ بردومانەکرێتەوە تو خەڵکی ئەو شارە لە کەرکووک لە هەر شوێنێک تووشی دڵە ڕاوکێ بێت تووشی مەترسی ئاوارەبوونە بێت تووشی زەرروزیانە بێت تووشی گرانی وزا بێت تووشی گرانی خۆراکە بێت ئەمە لە سەرکەوتنە وڵاتانی لە جەنگان هەروانەیە لە سەرەکەوێ ڕەنگە گەر جەنگەکە فراوانتریش ببێ کاولکاری و نەکبەتی زیاتر بەدوا خۆیان بێنێ ئاکان فیدان داواکات بە پەلە ئەم جەنگە بوەستێت و هەمووان بێنەوە سەرمێزی گفتوگۆ دانیشن بۆ ئەوەی زیاتر پەرە نەسەنێت ترامپی شەڵێت ئێران داوای کردووە دانوستانکەین بەڵام بەدڵی منەوێ بەدڵی ئەوان نابێت ئەشێ لە ژێر مێزەکانەوە هەوڵێک هەبێت کە ئەم جەنگە بوەستێت ئیتر بە زەرەری کام لابێت وڵا وەکو تورکیا خۆ دەزانین تورکیا لە هاوچێشەکەیان نییە بەڵام تورکیا ناوێت بەهێزترین دووەم هێزی ناتوێ بەڵام هەتا ئێستا تورکیا سیفەتێکی هەیە هاوشێوەی ئێران و ئیسرائیل دائیمەنەیەوێت لە دەرەوەی سنوورەکانی خۆیان لە هەموو حەدەسێکە بوونی هەبێ بە چاک و بەخراپ ئێوە بوونی هەبێ ئێوە پارێزگاری لە بەرژەوەندی زیاتری خۆی بکە و ئەگەر بۆشایەکیش لە هەر شوێنێکا دروست بوو بەڵام بەرژەوەندی تۆ باسێکی سێ موشکی تێگیرە ئەمڕۆ ئەڵێت ئێران دیسان وتی ئێمە نەبووین و ئەوانە چی ئەم موشەکان ئاگرێت ئەم ناوچانە ئێمە نازانین کێ و بەڵام ئەوەی ئاماژەکان کە پێمانەڵێ خۆی بانگەشەوەکە کە موشەکان ئاڕاستی بنکە ئەنجەرلی کراون کەماکە ئاڕاستی بنکە ئەنجەرلیگەکرێ بەمانەوەی ئەمریکی بەڵام
دیارە ئێران نایەوێت لەم کاتەیە پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ تورکیا تێک با و بەرەیەکی شەڕ لە لای بەرامبەر بکاتەوە و جەبهەکە لە خۆی فراوانتر بکە و تورکیاش بەدڵنیاییەوە نایەوێت شەڕ لەگەڵ ئێرانە بکە ئەمە زەمانە بەڵام ئێوێ ڕۆڵی نێوەندگیری بگێڕێ و پێگەی دیبلۆماسی خۆی فراوانترکەوەی کە هەوڵیدا بۆ ئۆکرانیا و بۆ دۆخی سووریا و ئەوانە دایمەن هەوڵی ئەو حاڵەتانەیە سەبارەت بە دانوستان کە باسمان کرد دانوستان پێش جەنگ جیاوازە دوای جەنگ جیاوازە ئێستا هەر لایەنێک ئەزانێت بەرامبەرەکەی چی لە بەسەر هاتووە لە چ پێگەیەکایە کە پێگەی بەرامبەر کەوتە حاڵەتی پاشەکشە تەبەن دانوستانەکان ئەچێتە قاڵبی فەرزکردنی ئیرادە بەسەریە وە خواستی قورسری بەسەرا سەپێنن و داواکاریەکان قورسترە بێ ئێمە تاسا هیچ لایەک لەم لایەنانە دانی بەشکستی خۆیان نەناوە و بە سوورن لەسەر درێژەدان بە شەڕەکە ئەمڕۆ ینی چەند خولەکێک لەمە پێش ئێرانوتی ئێمە هیچ داواکاریەکی دانوستانمان پێ نەگەیشت و لە شەڕ بەردەوام ببین ئەمریکاش بەردەوامە لە کۆکردنەوەی هێز پێش ڕوودانی جەنگەکە لە کەناڵێک گفتوگۆمانە کرد باسی سەرکەوتنی دیبلۆماسی کرد ئەگەر دانوستانەکان ئومێدێک بۆ سەرکەوتنیان هەیە باشەم هەموو هێزە سەربازیە بۆ کۆکاتەوە کۆکردنەوەی ئەم هێزە ئەم هەموو کەشتێ شەڕکەرە ئەم هەموو فڕۆکە پێشکەوتووە بەڕاستی ئاماژەیەکی ناخۆشن بۆی کە جەنگێکی گەورە ڕووەدا لە ناوجەکە ئێستا کە جەنگەکە ڕوویداوە ڕێڕەوی دانوستانەکان وەکو پێشوو نابێت باش باسی دەواکەیت هەر لایەنێک ئەزانن زەرر و زیانەکانیان چییە لەم جەنگەیە با من هەواڵێکی تازە و پێ بڵم ئەڵێت ژیری دەستکرد یان زیرەکی دەستکرد هەموو شارە نەوەویە شارە ئەتۆمیەکان و شارە بالیستیەکان و موشەکە بالیستیە نهێنیەکانی ژێر زەوی ئێران لەگەڵ تونێلەکانە و مەخزەنەکان کە زۆر تونند و تۆڵن زیرەک ژیری دەستکرد هەموو ئەمانەی کەشف کردووە لە ڕێی شیکاری قەمەرسناعەکانەوە کە بە ئاسمانەوەن لەگەڵ پەنجەمۆری حراری لەگەڵ پەیوەندیە تەلەفۆنیەکان بەسی لە ئیشارەتەکانی پەیوەندی تەلەفۆنیە ئەمە هەنگاوێکەمان باتە پێشترەوە هەنگاو بە هەنگاو ئێمە ژیری دەستکرد ئەو معجیزانەمان بۆ دەرەکەوێت کە لە جەنگی مۆدێرنا ڕووەدا ئەوەی کە یەک دو ساڵە لە بۆ پێش بەسەر حیزب اللهە هەر لە ڕێی تەقانەوەی باجەرەکانەوە ینی بەڕاستی کارەساتێ بوو کە پێشتر نەمان بینی بوو دۆزینەوەی سەرکردەی وڵاتان فەرماندەکانیان دۆزینەوەی شوێنەکانیان لێدان لە خودی ماڵەکانیان کوشتنی کەسێک لە ماڵێکە کە چەند کەسێکیتیایە ئەمە ئەو معجزەیەمان پێڵێ کە زیرەکی دەستکرد توانیوێتی تەکنۆلۆژیای مۆدێرن توانیوێتی بۆ بواری سەربازی دابینی بکە ئەوەی جەنابیشی دەڵێ کە شوێنەکانی دەستنیشان کردووە ڕەنگە لەژی دەستکردە داخلی کردو ئێستا ئاوا ئێمە نازانین سەرچاوی هەواڵەکە من نازانم کوێ بەڵام ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوە ببیستین بڵێ ژیری دەستکردیان لە ڕێی تەکنۆلۆژیای نێوتوانیمانە لە کاریان بخەین واروەکو چۆن بیستمان لە کاتی هەنێ لە جەنگەکانە ئەو چەکە مۆدێرنانە لە ڕێی تەداخلی تەکنۆلۆژیاوە لە کارەخرێن ڕەنگە هەموو ئەوانەمان ڕۆژێک پێ بکە هەموو ئەمانە بەشێکن لەوەی کە جیهان جەنگە کلاسیکەکان وردەوە دەبەزیێڵە بەرەو جەنگی مۆدێرن بەرەو دوورکەوتنەوە لە بەکارهێنانی هەزاران سەرباز و تانک و تۆپۆمانە زیاتر تەکنۆلۆژیا دەخالەت تەکنۆلۆژیا ئەوترێت سوپای ئەمریکا پشتی بە کلۆد بەستووە ئەمە ژیرێکی دەستکرا چۆن چاجیبیتیمان هەیە ئەڵێ کلۆد بەرزترە پشتی بۆ بەرزتووە بۆ بردومانکردنی هەموو پێگەکانی ئێران و لە ڕێی قەمەرسناعیەوانێ مانگی دەستکردەوە بۆی بزانێت پێگەکان لەکوێن لە ڕێیەکی تری شەوانێک کە چۆن تەلەفۆن کراوە شەبەکەی تەلەفۆنەکان ئەمەش دیسانەوە ئەیانوێ بگەنە سەرکردەکان چۆن باجەرەکانیان بەکارهێنا لە لوبنانە ئەمە بەسم ئەو بوو هەنگاوێک ئەمان باتە پێشیان هەنگاوێک ئەمان هێنێتە دواوە تەبان برنە پێشەوە بە معنایەوەی جەنگەکە قوڵترە بێت بەڵێ جەنگەکە بە تاکید هەموو پێشکەوتنێکی تەکنۆلۆژیای سەربازی جەنگەکان قوڵترەکاتەوە زیانەکانی زیاترەکە یعنی تۆ موشکێک ڕاستاکە ڕەنگە جاران ئەمانگوود ئامانجەکەی نەپێکەوە بەڵام ڕەنگە لە چۆڵاییەک کەوتای خوارە بەڵام ئێستا موشکەکان هێندە پەریان پێدراوە تەنانەت دەتوانێت لە پەنجەرەی بۆ بچێتە ژوورەوە تەنانەت لە بینی دوو باڵەخانەیە ئۆتۆمبیلێکە پێکەین بە سانتیم هەڵە ناکات بە سانتیم هەڵە ناکات لەبەرەوە توانای پێشکەوتنی چەکە سەربازیەکان بەردەوام لە دژی مرۆڤایەتیە و زیانی بۆ مرۆڤایەتی ئێران داوا کات موسڵمانەکان لە بەندەرەکانی ئیمارات دوورکەونەوە ئیسرائیل ئێستا هەڕەشەی کردووە ئەڵێت ئیسعافەکان ئەکەمە ئامانج بردومانیانەکەم بەهۆی حیزب اللهەوە لە لوبنان لەلایەکی شا قسەیەک هەیە کە ئەبێت گفتوگۆ دەست پێ بکاتەوانێ جەنگەکە زۆر بەرەو خراپی هەڕوات کاک عوسمان موسڵمان و مەسیحی تێکەوتووە لەو لاوە تۆ چەند وڵاتێکەتی
ئیسعاف لە هیچ جەنگەکە نابێ بکرێتە ئامانج ئێستاڵی ئەم بەشەکەینە ئامانج ڕەنگە یعنی هاوڵاتی سڤیل پارێزراو نییە لەم جەنگا بە هیچ شێوەیە ئایا مەبەستی زعافەکان ئەوەیە کە هاوڵەتە سڤیلەکانە کاتامانجیان مەبەستیەوەیە کە بەڵام دەرەنجام ئیسعاف بەزە جەنگا بەکارێنە لە حاڵەتی ناکاوە ئایا ئەو گومانی ئەوەی هەیە زانیاریەوە هەیە کە گوای ئەمبوڵانسەکانیش بۆ بواری سەربازی و چالاکی سەربازی بەکاردێن لەگەڵ هەموو ئەمانەیە خاوەن ئێمە پێ بزانین کە لە جەنگەکانە هاوڵاتی سیڤیل پارێزراو نین ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەکی 6 هاوڵاتی لە شاری ئیلام چ تاوانێکیانە چ پشکێکیان لەم شەڕێ هەیە لەبەرەوە بەدڵنیاییەوە لە کاتی ئەم جەنگانەیە ئەبێت چاوەڕێ بکەن خەڵکی سیڤیل بەر بکەوێ و کارەساتی مرۆیی گەورەی لێ بکەوێتەوە بە تایبەت دەگەر ئەم شەڕە بۆ نمونە ماوەی مانگێک زیاتر تێپەڕێنێ کە ماوەی مانگێک زیاتر تێپەڕێنێ و دوای ئەوە کە جەنگ هێوەربووە تو ئەو کاتە بۆی خۆ ئەو ئامارانی کە ئێستا ڕاگەدرێت لە هیچ لایەنێکەوە لایەنی فەرمی بەڕاستی ناتوانێت ڕاستیان بکاتەوە کە وردن ئاماری ورد مامەدەست نەگەیشتووە لە هیچ ئاماری وردەکەی کاک عوسمان بەڵام ئەوترێت ئەوەی کە ئەمریکا ناوێت پیشان بدرێت تەنانەت کاریگەری هەیە لەسەر ڕاگەیاندنی وڵاتە عەرەبیەکان ئەو دیمەنەی ئەوێ پیشانبات کە خۆی ئەوێت تەنسیقێکی ژێربەژێر کراوە چونکە زۆربەی کەناڵە جیهانیەکان کە بە زمانی عەرەبی پەخشەکەن لە ئیماراتن تەنسیقێکی ژێربەژێر کراوە کە ئەوان چیانەوێت ئەوە دەرخەن هەرچەنە ڕە ئیسرائیل ببور لە ئەمریکا ڕاگەیاندن زۆر بێلایەنە بەڵام ئەم بابەتە جیاوازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە بە وردی نازانرێت بڵێ ئێستا قەبارەی زیانەکانی ئێران بە ئاسانی دەرەکەون بەڵام قەبارەی زیانەکانی ئەمریکا لە ناوچەکە قەبارەی زیانەکانی ئیسرائیل بە وردی و ئەیکە خۆ باسێکی دەرناکەون ئەم قسەی ڕاستە خاونێمە لە سەرزاری کۆشکی سپی و پیسمەوتی 6,000 و نزیکەی 6,000 پێگەمان کردوتە ئامانج کەواتە لە ناو ئێران چە زیانەکان دیار نین 6,000 ئامانج وردکردنەوەی و گەڕان بە دوای قوربانیەکان و گەڕان بە دوای زیانەکان و داتاکردنیان کارێکی یاسان نیە لە ڕۆژانی شەڕە ئەوە بگەڕێرەوە بۆ لایەنی ئیسرائیلیەوەمانە کایانەوەی باسی چاوی کامیراکانەکەم کە بۆ لایەنی ئیسرائیلی ڕەنگە نەیەوێ قەبارەی قوربانیەکانی مای بینی ئەڵێ ناوچەی تەلەڤیڤ بە خەستی بردومان کراوە لە کاتێکا یەک کەس بریندار بووە بەڵام ئایا دوای هێوەربوونەوەی جەنگەکە شەڕی 12 ڕۆژەکەی وا بوو ئیسرائیل ڕێگەی نایە کە ئەو شوێنانە بردومان نەکرێن بڵاو بکرێنەوە کە لە بیرەوە بێت ئێستاش بە دڵنیاییەوە ئاماری ورد کامێرای بە وردی نەیتوانێت ڕووماڵی هیچ شوێنێ بکە هیچ پێگەیەکە کە بە وردی لێی درراوە ڕەنگە دوای چەند کاتژمێرێک ئەو پاکردنەوەی شوێنەوارەکان و دیزاینکردنەوەی بەو شێوەی کە بۆ کامێرا میدیاشێ دەست میدیا کەوت بێ بە دڵنیاییەوە لە کاتی حەدەسەکانە ئێمە نەمان بیستۆ میدیایەکی بێلان لێ ڕووماڵ بکە ئەم جەنگە بەرەو کوێ ڕات بەپێی ئەمڕۆکە 15 ڕۆژە ئەمە قورسە ئێمە بەڕاستی پێشبینی بکەین چونکە هەڵوێستی خودی سەرۆکی ئەمریکا بە گوێرەی ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە چاودێریمان کردووە ینی کارێکی زەحمەتە بزانی هەنگاوی داهاتووی چیە بێ و هەڵبەز و دابەزێکی زۆری پێوە دیارە ڕەنگە مە جۆرێک لە استراتیژی خۆی 5 ڕۆژ لەمە پێش هەمومان ئومێدیەوەمان هەبوو کە خەریب دانوستان دەست پێکرد هێوەربوونەوەیەکە بوو بەڵام بۆ ڕۆژی دواتر ئێمە بینیمان لە میدیا بانگەشەوە کرد کە قورسترین هێرش دەست پێکە دوێشەوە بە هەمان شێوە لەبەرەوە استراتیژی شەڕەکە بەندە بە ڕادەی کاردانەوەی استراتیژی سەرەکە لەوانەیە گەورەتر بێت وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت ئەمریکا لە وڵاتانی دراوسێەوە هێرشەکاتە سەر وڵاتەکەمان ئەمە پێشتر زانیویانە بۆ ئێستام قسەیاکەن مەبەستی ڕەوایەتیدانە بۆی کە منیش دەست لە وڵاتانەوە شێنم لەبەرەوەی کە لێەوە حەقی دیفاعی ڕەوام هەیە حەقی بەرگری مافی بەرگری ڕەوام هەیە کە لە هەر شوێنە هێرشم بکرێ منیش لەو شوێنانە ئەدەم و دەست لەو شوێنانەوە شێنم کە کردوشێتی یعنی قەتەر تیارێکی کڕی بۆ ئەمریکا پێشتر بەڵێ نەبیرتەوە هەدیە بەڵێ هەدیەیان بە سەرۆکی ئەمریکا تیاری سەرۆکایەتی سعودیە شکۆڵێ پارەیان نابە ئەمریکا حەزی لە پارەیان پێوە باشە ئەشێت سعودیە و قەتەر و ئیمارات دەست بکەنەوە لە قۆناغی بەرگری لە خۆیانەوە بیان وەکو هێرشی پێچەوانە بکەنە سەر ئێران بە درێژایی مێژوە وڵاتانە دەستی وەردانی شەڕیان نەکردووە هەمیشە لە قۆناغی پاراستنەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چێشتەوە ئەم وڵاتانە بۆ هەمیشە بۆ بەرگری پشتیان بە وڵاتانی زلهێز بەستووە ئەمەش بە پشتبەست لەسەر بەرمەبنای ئەو بارە ئابووریە بەقوەتەی کە هەیە ئەو ژێرخانە ئابووریە وزەی کە هەیە لەبەرەوە بە هیچ جۆرێک دەستی وەردانی سەربازی ناکەن مەگەر لە پاڵ هێزی هاوپەیمانە نەموشکێک یان وەکو ئەوەی کە بۆ پاکردنەوەی ڕووی خۆیان بڵێن ئێمە چەند ساڵە بە تایبەت وڵاتی وەکو سعودیە کە بودجێکی زەبەلەح بۆ بواری سەربازی دروستکە ئەگی ناق نابێت بە شێک لەو شەڕە نابن نەخێر دوبەی کە ئێستا وەرزی گەشت و گوزارە چۆڵە
دوو گەشتیاری ئەوروپی ئەمریکین ڤیددیۆی دووبیان بڵاو کردوێتەوە ئەڵی شاری مردووەکانە وەکوای خۆڵی مردووی پیاکراوی ئەمە واڵین ئەمە هاوڕوا بە ئاسانی ئەمێنێتەوە ئەزانی ڕۆژێک لە فڕۆکەخانی نێودەوڵەتی دووبەی چەند زەرەرەیات لە ئیمارات کە گەشتی تیانە و هاتوچۆی گەشتیاری و بازرگانی تیانە ئەمان هەموو ژیانیان لەسەر نەوت و گەشتیاریە کە بوو وەستێ چی ئەەکەن مەجبورن دەست بکەنەوە ئێمە خاوەن باسیەوەمان کرد ئەم جەنگە ڕەهەندە ئابوووریەکەی بە زاڵترە ڕاستە لە میدیا ئەمە جەنگە سەربازیەکە بینی بەڵام ڕەهەندە ئابوووریەکەی زۆر کاریگەرترە و ئەوەی کە جەنابێت دەڵێ ئەوەی کە ئەفەرمووی ئەوەی کە بەرزبوونەوەی نرخی نەوتە ئەوەی کە گوزەرانی خەڵک تێگەچێ بەڵێ وایە من لە میدیا بینیم ئەڵێ تێچووی هەر ڕۆژێکی جەنگی ئەمریکا نزیکە 1 ملیار دۆلارە لەبەرەوە ئەبێ ئەم وڵاتانەش لە پای پاراستنی چەند دەهەی ڕابردوو کە ئەمریکا و وڵاتانی زلهێزی جیهانی پاراستنی چەند مانگێک بازی ئەمە بدەن و بەرگەیەوە بگرن دووبەی لە سەردەستی ئەو پێشکەوتنانە گەشەی کردووە کە لە ئەوروپا ئەوانەوە پێی درراوە کەکراوە بە ناوەندێکی بازرگانی و دووبەی بۆ خۆی پیشەسازیێکی گەوری داهێنانێکی گەوری بواری پیشەسازیان نەکردووە جگەلەوەی کەەوە بەرهێنانی دەرەکی تیا کراوە لەبەرەوە ئەبێ بەرگەیەوە بگرێت سعودیە و کوێت و وڵاتانی کەندا و کە چەند ساڵە وا بانگە شاکرێکە لە بەسایی ئەمریکا و ئەوروپا توانیوانە پارێزگاری لە قوارە و ئابووری خۆیان بکەن ئەمڕۆ مەجبورن ینی بەرگەی و شەڕە بگرن دوپرسیاری من بۆ جەنابە پێشبینی چیەکی بۆ ئەم شەو وڵا شەڕەکە بەردەوامە بێ بۆ ئەم شەو هاوشێوەی حتمما بەردەوام بەڵام پێشبینی تۆ ینی هێرشەکان چڕترە بن قەبارەی زیانەکان فراوانترە بن من ناتوانم پێشبینیەوە بکەم لەبەرەوەی جەنگەکە جەنگێکی تەکنۆلۆژیە جەنگێک نێ لەسەر گۆڕەپانێکە پێ سەیری بکەین چەند سەربازە کوژرێ بە نازانین ئەو ناوەندانی کە دیای هەر وڵاتێک هەر لایەنێک لە ئەمریکی و ئێرانی دیاریان کردووە لەکوێ دەن ئایا بەڕاستی لە کەشتیەکە دەن یا لە تاوەرێکی بازرگانیە دەن یا لە بورجێکی ئیتساڵات دەدەن وەکەوەی کە بۆ بەدبەختی ڕووی لە ئێمە کردووە بەڵام جەنگەکە لێک دوو ڕۆژی داهاتووە بە دڵنیایی و بەردەوامە بێ چونکە سازشمان دوو ڕۆژ بڵێ زیاتر ناخایێنێت نازانین دوای ئەوە خۆلایانی بەرامبەر سازشێک بکە قورسە پێشبینیکردن بۆ زۆرفە زۆر هەر زۆر زەحمەتیشە چونکە هەردوو بەرە لە بارێکی هەڵچوونان و ئامادە سازیەکی تەواویان کردو بۆ شەڕێک کە ئێمە بە کوردواری پێڵەن شەڕیمان و نەما بە تایبەتی دوای ئەوەی کە تۆ استراتیژی جەنگ گۆڕاوە ئێستا ئەو ساڵە ئاخیش تا کەسی یەکەمی وڵاتەکرای ئامانج ئێستا یەکەم کەسی یەکەمی وڵاتەکە کراوە تا ڕێک ئێستا سەنگەرەکان پێچەوانە بوونەوە ئەو کاتێک کە سەربازەکان دەستیان بە قوربانیدان نەکرد هەتا گەشتە فەرماندەیەک چەند مانگێک و ساڵێکی برد بەڵام ئێستا بەپێوەی هیچ سەربازێک گیانی لە دەستدا بێت لەسەری سەرەوە دەستکراوە بە کوشتنی سەرکردایەتی وڵاتەکان. عوسمان ساوجی نووسەر و چاودێری سیاسی ڕاستەوخۆ میوانی کورسات نیوز بوویت بۆ قسەکردن و شیکردنەوەی ئەم جەنگی ڕووبەڕووبوونەوەی نێوان ئێران و بەرەی ئەمریکا و ئیسرائیل زۆر سپاسەکەم زۆر بەخێر بیت. سەری سەعات بەردەوامە بین لەگەڵتان و وردەکاری زیاتری ئەم جەنگە ئەخینە ڕوو خواتان لەگەڵ.